ئەچین لای تەورەمەوەری کورسات مەگەزین و باس لە یەکێک لە کتێبە دانسقە و تایبەتەکانەکەین کە باس لە بەشێک لە مێژووی شاری سلێمانیەکە. دیارە ئەم کتێبە یەکێکە لەو ئەرشیف و هەروەها بەدوادا چوون و گەڕانانەی و هەروەها بە بڵم کۆکردنەوانی بەشێک لە گوزارانی دانیشتوانی شاری سلێمانیە لە پێش ساڵانی 1940ەوە. ئەمڕۆ گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز نووسەری کتێبەکە، زۆر بەڕێز مامۆستا محەممەد باقی سعید بەرزنجی کە بەڕێزیان نووسەری ئەم کتێبن، وهروەها زۆر بەڕێز سەرکەوت علی حەبیب کە بەڕێزان نووسەر و ڕۆژنامە نووسن و هەروەها خوێندنەوەیان بۆ کتێبەکە کردووە. پێکەوە بابزانین پێش ساڵانی 1940 دانیشتوانی شاری سلێمانی ژیان و گوزارانیان چۆن بووە. سڵاوتان لەبێ و زۆر بەخێر بێن. ئەم کاتتان باش، زۆر سپاس. مامۆستا محەممەدگیان با لە تۆ دەست پێ بکەم، بزانم چۆن بوو بیرێ لەوە کردەوە ئەم کتێبە کۆکەیتەوە، ئەم ئەرشیفە کۆکەیتەوە؟ وڵی لە ڕاستیە من هەرکە لە دایک بووم تۆزی بیرم کردوتەوە، باوەڕ بکە لە چواری سەرەتاییەوە بیرم لەوە کردوتەوە کە بە دوای کتێبا بگەڕێم، بە دوای نووسینا بگەڕێم و نووسینیش حەزم لێی بوو وە کتێبیش بەخۆنەوە ڕۆژانە چوون بۆ کتێبخانەی گشتی لەوێ کتێبمە خوێنەوە، باوەڕ ڕەمێ سەدەها کتێبم خوێنی بێتەوە و زۆریشم کۆ کردوێتەوە. بەڵام بەڕام بەداخەوە ئەو کتێبانەی کە هەم بوو زەعیم سەدیق کە ماڵەکەی تاڵان کردم هات گرتمی 5 بانگ گیرام لەوێ هەرچی کتێبێ بە نرخ بوو بە عەمەل هات بردیان لە کیسم چوو. لەبەر ئەوە من هەر لە مناڵێەوە سەودای نووسین و خوێندنەوە و کتێب بووم. هەتا تا لە شەشی سەرەتاییە تایەکی ناوەندی ڕۆژانە چی ڕووی باە ئیشێکم کردایە یەکێک ببینایە هاتمەوە چەندێڕێکمە نووسی، بەڵام بە تایبەت لە دوای ئەوەی کە شۆڕش بوو لە 1961 لە ترسی ئەوەی زۆر بچێ لە دیوارە شاردمانەوە کەچی لە پاش ماوەیە سێرم کرد دیوهامی ڕزی بوو لەکیسم چوو. لەبەرەوە خولیای مناڵیم بوو، خولیای مناڵی بووە. کاک سەرکەوت هەردوومان پێکەوە زۆر جوانگوێمان کردەوە مامۆستا محەممەد، منیش بوومەنە و تەواوی قسەکانیەوە. ئەم کتێبە دەست پێ کەڵێ بۆ مێژوو، ئەم کتێبە چی تایە بۆ مێژوو؟ بە خۆشحالیەوە مامۆستا باسی ئەوەی کرد کە من خوێندنەوەی بۆ کتێبە بکەم و دوێنێ لە هۆڵی خاک کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد ئەو مەراسیمەی ئەنجامدا و ئەم کتێبەی ناسان و هەروەها خۆشبەختانە مامۆساوەکو دیاری پێشکەشی ئامادەبووان و میوانەکانی کرد. خۆی گرنگی هەموو کتێبێک بە تایبەتی کتێبێک دەربارەی مێژووی سلێمانی گرنگیەکی هەیە کە تۆ هەموو ئەرشیفی سەرزارەکیە ئەو بابەتانەی لای خەڵکە ئەو یاد و یادەوەریانە جاری کە تۆ ئەینووسیتە و ئەیخەیتە سەر پەڕە کە ئەمە بۆ خۆی گرنگیەکی تەواوی هەیە. چونکە مامۆسا هەر لە کتێبەکەەوە ئەگەر بڕوانی 680 لاپەڕە و بریتە لە 21 بەش هەر بەشەی تایبەتە بە بوارێک و هەر بوارێک مامۆسا جگە لە نووسین و یاد و یادەوەریەکان دەوڵەمەنی کرۆ بە وێنە و فۆتۆکۆنەکان چ لە ئەرشیفی خۆیان چ لەوانەی کە لە خەڵکەوە دەستی کەوتووە. هەر لە سیرکردن و تەماشاکردنی کتێبەکە ئەزانی کە مامۆسا ماندوو بووە، مامۆسا خەمی گەورەی بووە، خەمی بووە کە ڕۆژگارێک کە وەک خۆی باسیەکە زیاتر لە 10 ساڵ ئەم خەریک بۆ گەڕا و بە دوای ئەرشیفا تەنانەت لە دەرگای چەندەها ماڵی یاوە. چونکە خۆشبەختانە مامۆسا هێندت بە گرنگیەوە بە پەرۆشەوە ئەم کتێبەی نووسیوە، تەنانەت زۆر گەڕک ناوی ماڵک کەسێ لە ماڵەکانە هەبوو، مەسەلەن حەوشەیە چەند ماڵی تیا بووە ئەم بە ناوی سیانی هەر لە باوکەوە لە دایکەوە لە مناڵەوە. بەڕاستی ئەمە گرنگێکی تایبەتی هەیە چونکە ئێمە تۆزێ لە ئەرشیفا لاوازین، زیاتر ئەرشیفەکانمان سەرزارەکیە زۆر بایەخمان پێنەوە، بۆی ئەم هەوڵەی مامۆسا بە هەن وەرەگرین. من بە شانازیەوە کە ڕووی لێنا من خوێندنەوەی بۆ ئەم کتێبە بکەم چونکە ئێمە هەردووکمان شێرکۆ بێکەس گوتنی سلێمانی لیمۆی ترشی قسەی خۆشە لە دوورەوە ئاوازێنێتە ناو دەمی هەرچی شاری کوردستانە. بۆیە
من بە خۆشحاڵیەوە ئەو هەوڵی مامۆستا بە هەند وەرەگرین و ماندوو نەبی و تەمەند درێژێ بۆ زیاتر خزمەت بەو هیوای ئینشاڵڵا تەمەند درێژ بێنجە مامۆستا محەممەد من پرسیارم لەسەر وێنەکانە ئەو وێنانە ئەرشیفن لە لای خۆت یاخود لەکوێ دەستەکەوتون وێنەی زۆر دەگمەنی تایە لە کتێبەکەیە دەربارەی سەرچاوە من ئەتیمادم کردوتە سەر هەنێ سەرچاوە بە تایبەتی فیسبوکەوە وێنەیەگە بینم یەکسەر وەری ئەگرم لە لای خۆمە کە بوو بە فیسبوک معنای وەکو مڵکی هەموو وایە جاری وایە ئەو کەسە ئاگادارەکەمەوە من ئەم وێنەی تۆم وەرگرتووە ئەگەر هەر نەشم بینی بێ و نەشم ناسی بێ بەڵام شتێکم بۆ نووسیوە لەبەرەوە ئەوە دووەمیش من لە 1942 تر فامم کردوێتەوە حەزم لە نووسین و بەدوای ئەوانە و لە ژیانی ماڵەوە چۆن دایک مەڵساوە خوشکەکان مەڵساون گیان کردووە ڕۆژانە هەمووی لە بەرچاومە گوزەرانی خەڵکی سلێمانی خواردنەکان چۆن بووە چیان کردووە کچێکی 14 ساڵی بڵێن ناو ماڵەوە بەچێوە خەریک بۆ ڕۆژانە دایکەڵساوە لەو لاوە ئاگرەکەی هین کردووە ئەگەر داگیرسانووە نان بکە لەو لاوە جل پشوە لەو لاوە خواردن حازر بکە مەشغوڵ بوون بەوانەوە دووهەمیش لەو کاتە کە من ئەگەر بیرم کردبێتەوە لە چلەکانە بوو خەڵکی زۆری ئاژار بوو نەیبوو کە ئیستا هەمووی ماڵێک ڕۆژانە لەوانەیە بەشی هەفتەیەکی خێزانێک هەر فڕێ باتە بەر دەرگا بەڵام ئەوسا منانێک بدایە بە یەکێک خێرێکی گەورە دەکرد ڕاستە جا کاک سەرکەوت بە پرسیاری ئەوە بکەم کە کتێبەکە خوێنیتەوە وەکوە من چیرۆکێک کە شاری سلێمانی لە ناو چیرۆکێکا بێ بخوێنمەوە یاخود بەش بەشە هەر بەشەی ئەمباتەوە بۆ سوچ و کۆڵان و ماڵ و ژوورێکی ئەم شارە لە ساڵی چلەکانە خۆی ئەم کتێبەکەی خوێنیتەوە زۆر جار خۆ دەبینیتەوە ئێستا من دوێنێ باسی ئەوەشم کرد کە مامۆستا باسی بازارە پشکۆلاکە یا بازارە گەورەی سلێمانیەکە ئەو مامۆستا دەسەکانی خۆش بێ وان و سیوێتی ینی تۆ کە ئەیخوێنی تۆ هەستەکەی تۆ خۆ لەو بازاڕای لەو کۆڵانای مەسەلەن لە مەڵکەنی لە شێخانی لە سەرکارێزی بابەتەکان وا ئەگێرێتوە جاری وایە نووسینێکیە کە دەربارەی گەڕێکی سابوونکەران و گۆژە و لای گاوران ئەوانە کە ئەڵێ ماڵی ئێمە لەم سەر سوچە بۆ ئێمە ئاخر ماڵ بووین تۆ یەکسەر وەکو فلیمی سینەمایی شتەکەشم نەدی بێ ئەم وا ئەیگێڕێتەوە ینی تۆ هەستەکەی خۆی ئەمەیە تایبەتمەندی سلێمانی جیاواز لە شارەکانی هەموو کوردستان لەبەرەوەی کورد خۆی دروستی کردوە دایم تایبەتمەندی هەبووە من حەزەکەم لێرەوە شتێک بگێڕمەوە ئەو کاتی کە ئێمە ڕیکلامان بۆ ئەم کتێبە کرد بەداخۆ برادێک نووسی بووی ئێوە شارچێتی ئەەکەن نەبڕایەوە سلەیمانی بەڵام خۆی سلێمانی بەدەست من و تۆ نییە سلێمانی هەموو ئەوانەی کە بۆ سلێمانیان نووسیوە کاڵا بە قەت باڵا خەڵکی سلێمانی نین من یەک نمونە ئەگەڕم و عەسرێکیان هێرۆخان هێرۆ ئیبراهیم ئەحمەد پەیوەندی پێوە کردم کە دکتۆر عەدنان عەبدولکەریم عومەر بەغدادی ماسەری لە فیزیا بوو تی میوانی سکرتارێتی هەواڵ مام جەلالە ئێوارە حەزەکە سەردانی کەناڵی کورسات کە تی پێم خۆشە تۆش لێ بی چونکە هەندەی تۆ سلێمانی خۆشوێ ها عەرەبێک لە بەغاوە هاتووە سلێمانی خۆشوێ ئەو بوو بە خزمەت دکتۆر گەشتم لە میانی باس و خوازەکان بە هەلم زانی ئەو پرسیاری لێ بکەم وتم ئێمە شارچێتی ئەەکەین ناحەزان پێمانەڵن کورسات ناو بنێن سلێمانی سات کەچی وتی ئێوە مافی خۆتانە چی بۆ سلێمانی ئەەکەن وتی باوەڕتان بێ من هێندەم سلێمانی خۆشەوێ نەک خەڵکەکەی نەک زانکۆی سلێمانی من تەنانەت لە تابلەی ژمارە ئۆتۆمبیلەکانیش ڕامێنم کە نووسراوە سلێمانی کەواتەمی شارچێتیەکە بەڵام لێرەوە من دەستخۆشی لە مامۆستاکەم هەوڵەکەی بە هەند وەرەگرم بەڕاستی لە تەمەنێکە هەوڵێکی زۆر باشە و ئەرشیفی هەتا تۆ ئەم کتێبە نەخوێنی تۆ گاڵتەنی 21 بەش لە 680 لاپەڕە تێچووی کتێبەکەش لەسەر ئەرشی خۆی بووە ینی ئەوە ژەر جێگەی دەستخۆشیە جا مامۆستا محەممەد دەمێ پرسیاری ئەوە بکەم ئەمە باسی بێگومان گوزەرانی دانیشتوانی شاری سلێمانیەکە پێم بڵێ لەو کاتەیە گوزەرانی خۆت و خێزانەکەی خۆتمان بۆ باسکە ئەو چۆن بوو ئەو لەکوێ کتێبەکەیە لەکوێ وەڵا گوزەرانی خۆشمان کە باسم کردووە وەک نمونەیەک بێ بۆ هەبوو گوزەرانی شار چی بووە بەیانیێڵ ساوی لە خەونان و چایەکە خواردووە
یاخود نانوشاکە چی بوو؟ ماستا بە نان و ماسێک خواردووە بەیانی دایکە هەڵساوە دایک مەڵساوە نانەکەی کردووە خوشکەکانم یارمەتیان ناوە ئەنجا لە دوایە دەچی کردو بە جلشتن ئەنجا بۆ نیوەڕۆ نانی تازە بۆ نیوەڕوانیش ئەوسان خواردنیان ناکرد بۆ نیوەڕوان شتێکی سادەیان نەکرد هێلکە و ڕۆنیە بڵین شۆربایەک نان و شووتی نان و کاڵک ڕۆژەکان ڕابوات بەڵام خواردنی سەرەکی ئێواران بوو چونکی باوەک ئەڕۆیشێ باوکی من بەنابوو کە هاتەوە هیلاک و ئەملاولاو دانیژی سراحەت خواردنی ئێوارە حاضر بوو ئەمان خوارد ئیتر بازاڕیش هەموو شتێکی تیا بوو بەڵام شتی دارەکی کەمتر ئەهات بۆمان بڵێ هەتاگوۆ وای لێ هات لە چلەکانیشە مۆز جارێکیانێنا بۆ خەڵکی سێریە کرد ئەو مۆزیە ناوە ئەی فرۆشیە ئێتر بەو جۆرە بۆ ژیانی خەڵکی لە ماڵەکانە وا ڕایان بواردووە ئەنجا جلوبەرگیش زۆر جار پەرتا من ئەمبینی جلەکان پینەی زۆری پێوە بوو وەڵڵاهی وا هەبوو گیانی بە دەرەوە بوو ئەو جلانەی لە بەرابوو زۆری ئەژار و فەقیر بوو من لە بیرم ئێمە خۆ هەڵ ناکێشم بەوەی کە باوکم توانا بوو بەنابوو ئێمە محتاج نەبووین بەڵام مناڵێکی گەڕەکەکەمان ئەموایی و کاکەی ئوفا من هەر خواردنمە هات و یارمەتیمانە بۆ خواردن دروستکە ئێمە ئەو گیانمان تیا بوو هەتا ینی من ئەیجێڕمەوە ئێمە 5 مەڵە مناڵمان گەورە کردووە بناین بەیانێکیان نەسای لەخەو مناڵێکی بچکۆلاوە ئەگری دانی شۆر بە حاڵ جوڵاکە وەڵا هەرەی وفە خواردن بێنامان بۆ ماڵەوە خزمەتمان تۆزی بووجایەوە دوسێ ڕۆژ بنانی نەخوارد بوو لە دوایڕامان بە خەڵکی وابزانم مامۆستا محەممەد بیری چۆ مۆبایلەکەشی کەسکالەوانەیە مامۆستاوە بڵێن ئەو لە تەلەڤیزۆنە ئەو بینین و ئێستاەوە تۆی قەیناکە ئاساییە هەر دەنگەکەی زۆرە قەیناکە مامۆستاگیان ئاسایی هەر کەسێکە پەیوەندی پێواکە لە دوای بەرنامە پەیوەندی پێوە بکەن و مامۆستا محەممەد وەڵامتانایەتەوە مامۆستاگیان اینجا چیرۆکەکەمان بۆ تەواو کە باسی ئەو مناڵەت کرد بزانام ئەو مناڵە لە دوایە چووە ناو خێزانێکەوە ژنێکە هادوێتیوە قورباندان ئەو کچەم بەنێ کچەکە تۆ ناو خێزانێکەوە ژنەکەش مناڵی تری نەبوو هەر ئەوە هەبوو لە پاش ماوەیە بینیمان جوان ماشەڵڵا 18 ساڵ بووە لە ژیانی ژن و مێردی دروست کردووە کتێبەکە تایەتی ئەو چیرۆکەش ئەو چیرۆکەی تیانێن ئێستا هات بە چواری تریشمان بەو جۆرە بەخێو کردو هەتا مناڵێکیان لە دوایە لای یەبە گەورە بوو بۆ پێشبەرگە یەکی تریش باوکەکەی بۆی بەخێو نەکرا باوکیشم تۆزێ لە دوایی ژیانە تووشی پارەچن دەستیە لەرزی لەبەرەوە لە ماڵەوە کەوت بوو ئەو مناڵانە بازێکیانمان بەکارێنا لە ماڵەوە تۆزی ئاوی باتێ شتێکی باتێ کە گەورە بوون ئیتر بەڕڵامانەکە دڵخۆیان کە سوکاریان پێیا بووە یعنی ئیتر ئەمە ژیانی خەڵکی بوو بەو جۆرە و کەسابەتیش کەم بوو و خەڵکیش دەرامەتی نەبوو تێکەچ نەخۆشیش بڵاو بوو لەبەرەوە ئەمانە هەمووی نووسیوە دەستخۆشجە کاک سەرکەوت پێم خۆشە بزانم لەناو هەموو ئەم چیرۆکانی کە لە کتێبەکە و باس لە گوزەرانەکە کامیان بۆ تۆ زۆر جێی سەرنج بوو من خۆتت یاد بینیەوە مامۆستا باسی مەسیحەکانی سلێمانیە کات ئێمە چونکە بە حکومی لەگەڕێکی سەرکارێز بووین زۆر برادەرمان هەبوو مەسیحی بوو کاگارامی کاگ نەجیبوان کاگ ئامانج و شوان نەزەر عیساوەمانە لە قوتابخانەش پێکەوە بووین بۆیە گەڕێکی مەسیحەکان زۆر سەرنجی ڕایچام چونکە مامۆستا زۆر بە وردی باسی ئەکات مەسیحەکان هەر لە پێش بنیادنانی سلێمانی و لە شار ژیاون جێگە و پێگەی خۆیان دیار بوو نمونەی مامۆستا ویلیەم یوحەنا و مامۆستا فەڕەنسیس داود و نمونەی کەریمی عەلەکە کە لە سەردەمی حکومداری شێ مەحمووە کەسێکی بەخشندە بوو دەستگیرۆی فەقیر و هەژار و ئەوانەی کردووە کە کەم دەستن بۆیە من ئەو بابەتە زۆر سەرنجی ڕاچام چونکە ئێمە زۆربەی یادەوەریەکانمان لەو گەڕەکە بوو بەداخەوە ئەو کاتە پێمان وەک گاوران کە خوا ئەوان گاور نین مەسیحین ئێمە لە گۆڕەپانێکمان نەبوو یاریبانە کرد یعنی
باوەڕت بێ هەتا قۆناغی ناوەندیش ئێمە نەمازانی ئەوان مەسیحین ئێمە موسڵمانین ینی پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر توم و تۆڵ بووە ئەوە هەمیشە مەسیحیش کورد بووە نەگەوەی کە خەڵک بنەوەیش کە من زۆر جار لە میدیای کوردی بە تایبەتی لە تەلەڤیزۆنای جۆم لێ یا ئەیبینین ئەڵێ کورد و مەسیحیەکان مەسیحی کوردن شێرکۆبیەکە زەڵێ لەسەر سەلیبی کوردستان لە بەرچاوی هەموو جیهان ڕۆژی دەیان مەسیحی کورد دەکرێن بە قوربانی جیهان ئەمە دەلالەتە ئەمە بەڵگەی بۆی کە بابەتەکانی زۆرن ماشەڵای لێمە مامەسا دەسەکانی خۆش بێ کە 21 بەش گاڵتە نیە لە 16 لاپەڕا زۆر بابەت سەرنجی بنی ڕایچاو لە باسی سابونکەران و لە باسی ئەلەتریک و لە باسی شوێنەکانی سلێمانی هەر لە گردی سەیوانوانە بەڵام ئەم مەسیحەکان بیرەوەری مناڵیتە چونکە مناڵیش بیری تیژە و شتی بیر ناچێتەوە بۆیە ئەو بابەتە سەرنجی ڕایچام تێبینێشکەی مامۆسا زۆر لە جێی خۆیەتی مەسیحەکان تێکەڵ بوون بەڵگە بوو ئەوی لە ناوجەری شار ژیاون بڵێن لە گۆیژە لە گەڕێکی گۆیژە لە ساونکەران ژیاون بەڵام جوولەکە دوورە پەرێز بووە لە جوولەکەش هەر کووردە ئێمە پێیانەڵێن جوولەکە جنا خۆی وشەکە جووە ئەوان تۆزێ دوورە پەرێز بوون بەڵام خەریکی کار و کاسبی خۆی بوون مامۆسا بە سوپاسەوە یعنی ئەوانیش بە ئامانەتەوە زانیاری و بابەتەکانی ئەوانی گەیان و من زۆر دەستخۆشی لە مامۆساکەم چونکە هەروە گاڵتە نییە تۆ کتێبێک ئەرشی پێک بێنی بەڵام من یەک دوو سەرنجی خۆمم هەبوو بە مامۆسا خۆشی موت یەکەم بۆ ناونانی سلەیمانی ناونانی سلێمانی هەر لە مستەڕیچە و لە مێجەرسۆن لە مونزێر مووسلی لە فواد حەمە خورشید لە تۆفیقوەبی تا ئاگادە جەمال بابان سلێمانی تا ئێستا ڕای جەمال بابان پەسەندە کە لە یەک کاتا بەناوی سلێمان پاشای والی بەغایە و لە هەمان کاتا بەناوی سلێمان بەبە باپیرە گەورەی چونکە گوشار و فشارێکی زۆری چونم نووسیوە والی بەغای لەسرە زۆر کەس باسی مۆرێک دۆزراوەوە و نازانم موستیلێ دۆزراتەوە ئەوانە تۆ بێ بابەتەکان بە بەڵگەوە باسکەیت لە مێژووی سلێمانی شا ساڵی 1984 تا ئێستا تەواو نیە ئەو مێژووە چونکە من بەدادا چونم کردووە لە ناو شار گەڕاوم لەگەڵ هاوڕێی بەڕێزم کاک محەممەد مەردان ینی بە ساڵ بە ناو شارە گەڕێن ئەو شوێنانەمان تۆبار کردووە مزگەوتی شێخ بابە عەلی قەراقی لە گەڕێکی سەرچیمەن هەیە کە سەر بە گەڕێکی گۆیژەیە ساڵی 1974 نووسراوە کە ئەمە نیشانەیە بەڵگەیە بۆ ئەوەی سلێمانی پێش ئەو ئاوەدان بووە یەک بابەتی کەشەیە مامۆسا نووسێتی مزگەوتی پیر مەنسوور حەزەکەم لێرە بۆ بینەرانی ئەوە ڕوون بکەم و دەمێکە مەراقمە پیر مەنسوور نییە خۆی پیر مەسۆرە لەسەر زار بۆ بە پیر مەسوور چونکە وشەی پیر وشەیەکی کوردی ساسانیەکانە پێش هاتنی ئیسلامە بەڵام مەنسوور وشەیەکی عەرەبیە کە جێیشی سوپای ئیسلاماتووە ئەو شانە هاتوو ینی ئەو مەزارە پێش مێژووی ئیسلامە ئێمە پیرمان زۆرە پیر وەکو پیرە مەگرون پیری شەوکێڵوانە پیر بە معنای شێخ گەورە خۆشەویست ئێمە خوداوەندە سۆر خۆرەکە ینی خوداوەندی گەورەی کەواتە حەزەکەم لێرەوە ڕاستەوە مامەساش خۆی بەڵێنیاوە لە چاپی دووەمە پیرمەسوورەکە بکا بە پیرمەسوور جا خەڵکی سلێمانیش ناڵێن پیرمەسوور هەڵێن پیرمەسوور هەروایی هاتوڵێن لە نزیک کوێی وڵاتچینە پیرمەسوور مامۆساگیان جا فەرمووە ملاحظەشم مەسیحیەکان خێزانەکانیان ئەندامانی خێزانگە یەک بە یەک نایان نووسیوە هەمویان تقریبا 20 لاپەڕار بۆ مەسیحەکان مامۆستا ئەم بابەتانە چونکی بۆچی سێشەکەی جەنابەت لای دەسەڕاست ماڵی شەمعونی کارەبایی بوو هەدیەخان وەکو دایکمان وا بوو مامۆستا ئەم ناوانە نووسی بووت پێشتر یان هەر ئێستا لە بیر و هزرتایە وڵایی کوڕێکەیە مەسیحی هەڵاوێردی هنا لأمريكا أجي أو كرما أستاذ بو لثانوية طبعا أيش لا هل روى قسم لقل كرت أنا معلوماتي تعزي يامية وبعضي كان لو أنا وكان يعني بيتشوبو خزاني لتن عندما بيكاتوا
ئەو وردە یارمەتییاوم ئەویش یارمەتییاوی زۆر باشە. اینجا بێجگە لە گوزەرانی دانیشتوانی شاری سلێمانی لەم بابەتانی باسمان کرد ئەی پیشەکان خۆت بە مناڵی کە چوتەتە بازار چی ئەزگاریەکەیە بۆ مام گێڕیتەوە ئێستا لە ناو کتێبەکەش بوونی هەبێ تا ئێستا لە ناو بازار دوکانەکان زۆر بە سادەیی بوو بڵێن سابوونی بەزی لە سابوونکەران دروزەکرا ئافرەتێک وەختی خۆی ئەم وەکو کارگە دایناوە منجەڵی گەوریان لە بەقاوی هێناوە. خۆت بینیوتن مامۆسامانە هەموویت بینیوە ئارەوڵات دوکانەکان هەڵێرایەوە ئەجا سابوونی بەزیە بۆ جۆرێکی ڕقی هەبوو سەرکەفی سابوونەکە بوو ئەوە ئەفرۆشراوە خەڵکی ئەیکڕی بۆ هین بۆ خۆشتن ئەنجا لەو کاتەشە لە دەرەوە هەنێ سابوون هات سابوونی پاڵبەلیف دایم پێمانەوت ساڵبۆنی پۆرملیک وامان پێوت ئەوانەی شەبوو هەتا 1940 ئەو سابوونە لە سلێمانیا دروزەکرا بە تەن ئەبرا بۆ کرماشان بۆ ئێران بۆ وڵاتانی تر ئەفرۆشرا سەرچاوەیەکی دەراپەتی خەڵکی سلێمانی بوو بەڵام لە دوای وازیان لێنە بە پیوی ئاژەڵەکان دروستکرا. بێگومانم کتێبە بابەتی زۆر زۆرتیایە گفتوگۆتان لەگەڵ بکەم بەڵام داوای لێبوردنەکەم کاتی بەرنامەکە هەر ئەوەندەی ئەنجا مامۆستاگیانە گەشتێکی ترە ما بێت من خۆشحاڵە بم. وەڵڵاهی بن باسی جوولەکانیشم کردووە من لەگەڵیانە ژیان لەگەڵ ئەوانی ژیاوی ئەڵێ لە قوتابخانەی غازی سەرەتایی بوون 8 ڕەفیقمان لە جوولەکە بوون تەمان هێمە پێمانە جوو جوولەکە بوون برادەرایەتیمان زۆریش لەگەڵیانە خۆش بوو و چوینەتە ماڵیشیان جاری وایە ئەوانی شاتون تا ماڵمان کەچوونە دەرەوە لە هەموو بابەتێکا باس ئەکرێتەوە ئێستا زۆریان پێخۆشە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان وەکو ئەرچیفە دەستیان کەوێ و من 34 مقابلەی تەلەڤیزیۆنی خۆشمان لەناو شارە گەڕاوین گەڕەکانمان باس کردووە بەڵام مهمترین شت لەو کتێبە هی من ئەوەیە سنووری شاری سلێمانی سنوورەکەی لە ساڵی 1940 ماڵ بە ماڵ نووسیوە یعنی ئێسەیەکێ بوان سێبێ شارەوانی سلێمانی بێت بڵێ ئارێتەوە حدودەکەیمان پێ بڵێ ئەڵێ من بڕۆ ئەو کتێبە خوێنەرەوە ماڵ بە ماڵ سلێمانیە. ئاخر مش لە دەستپێکە بە هین نەموت پرسیارم لە کاک سەرکەوت نەکردوتم بۆ ئەم کتێبن لە دەست پێکاڵێ بۆ مێژوو کەواتە ئەم کتێبە کتێبێکی زۆر باشە بۆ بە تایبەت ئەرشیڤکردنی بەشێک لە جوگرافیا واروا مێژوو ژیانکردنی شاری سلێمانی من زۆر سوپاسی ئێوە کەم بۆ هیوایم کە نەک تەنها خەڵکی شاری سلێمانی بە ئەمجارە بڵێم هەموو خەڵکی کورد بتوانن ئەم کتێبە بخێنەوە لەوانەیە لە بەشێک لە ژیانکردنیانە لێکچوون هەبێت لە نێوان شارەکانیشا بۆ ژیانکردن تەنانەت بۆ خواردن و بۆ بەشێکی تر لە پێداویستەکانی ڕۆژانی کە پێش ساڵانی چل بڵین کوردەکان لە هەر شوێنێک بن توانی بێتیان ژیان بکەن و ئەم کتێبەش بە تایبەتە بۆ شاری سلێمانی. سوپاس بۆ هەریەک لا بەڕێزان مامۆستا محەممەد باقی سعید بەرزنجی نووسەر وارووا بەڕێز کاک سەرکەوت عەلی حەبیب نووسەر و ڕۆژنامەنووس کە لە بەشێک کورسات مەگەزین لەگەڵ مامون دووبارە بەخێر بێن. سوپاس بۆ ئێوە ڕێزمان بۆ جەنابیشتان و کە بەو هەرکاڵ ساون و بەڵام من دوا و ششم ئەوەیە ئەگەر هاتوویەکی بیخوێنێتەوە من زۆر حەزەکەم ڕەخنەم لێ بکەن ڕەخنەکانیشتان نەتوانن بگەن مامۆستا محەممەد ڕاستە ئەوە دوا وشەم دووبارە بەخێر بێن. سوپاس بۆ زۆر سوپاس.